کاکە وەڵڵا دروست کراوە غاز هەیە بە باشیش هەیە بەڵام ئەیجا بۆ بە 6,000 بیدا بۆ 26,000 ڕێداتە من کەس نییە محاسبەی بکە کێ محاسبەی بکە شەریکن خۆیان یعنی ئێستا کرێ من کۆمپانیا خۆم شەریکی بم بچم محاسبەی بکەم نایکەم حەزەکەم کۆمپانیاکە پارەی زۆر دەرکەوێت دەستکەوێت داناغاز بە کۆمپانیایەکێدا داناغاز کە ئینتاجی ناکە غازەکەدا بە کۆمپانیاکە بێ بەشێکی بدا بە هاوڵاتیان بە بیدات بە مەسەلە بیدا بە کارگەکان و کارگەکانی غاز و هاوڵاتیان بەچی بە مەدعوم و بەشەکەی تریشی ئەگەر زیادە بێ بیفرۆشە لە دەرەوە ئێوانە هیچی نادا بە هاوڵاتیانەوە تە هاوڵاتیان بێغازە ڕێکارەکانی محاسبە نییە لە وڵاتە یعنی عیبە شەرمەزاریە کوڕێ کاکە وەڵا ڕسواییە ئێرانێک لە شەڕەکە لەگەڵ 32 وڵاتە غاز و کارەبا و هەمووی کرد بە بەلاش و قەرزەکانیشی لەسەر خەڵکدادا تۆ نە لە شەڕی نە لە هیچی نە لە ناو معادلەیت هە لە خۆت تێقورتانەوە لەگەڵ ئەوەشدا دێی نە کارەبات ماوە بەنزینت گران کرۆ بەسەر خەڵکە کاکە وەڵا دروست کراوە غاز هەیە بە باشیش هەیە بەڵام ئەیجا بۆ بە 6,000 بیدا بۆ 26,000 ڕێداتە من کەس نییە محاسبەی بکە کێ محاسبەی بکە شەریکن خۆیان یعنی ئێستا کرێ من کۆمپانیا خۆم شەریکی بم بچم محاسبەی بکەم نایکەم حەزەکەم کۆمپانیاکە پارەی زۆر دەرکەوێت دەستکەوێت